هەموو کاتێکتان باش بینەرانی بەڕێزی دەستگای میدیای کورسات و بەرنامەکەی خۆتان چارە لە خزمەتانە لە درێژەی بەرنامەکانمان دەربارەی مناڵان و کێشە و نەخۆشیەکانی مناڵان کە هیواداری مناڵی کەس نەخۆش نەبێ لە مەڵقە تایبەتە دەربارەی ئاستەنگەکانی فێربوون لە خزمەتانە. ئەمی کە لە بەردەستی منایە خوێندکارێک دروستی کردو بە ناوی ڕێناز بەکرمیرە لە قۆناغی چواری پەروەردەی تایبەت لە کۆلێژی پەروەردەی بنەڕەتی زانکۆی سلێمانی. ئەمە نووسراوە ڕاستەهێڵ، ئەمە نووسراوە پارچە ڕاستەهێڵ، ئەمە نووسراوە تیر. باوەڕتان هەبێ هەتاوەکو ئێستا کە من زانکۆشم تەواو کردووە و خوێندنی باڵاشم تەواو کردووە نەمزانی ئەوانە لە یەک جیا بکەمەوە کە هۆکارێکی زۆر ئاسانی فێربوونە بۆ لەبەرەوەی کە لە قۆناغەکانی سەرەتاییە ئەبەم شێف پیشانمان نەیراکە ڕاستەهێڵ و پارچە ڕاستەهێڵ و تیر چییە. ئەمێ کە لێرە میکانۆیانەوە لە ماڵی زۆربەتانە میکانۆ یاخود جۆرە تازەکەی هەبێت کە بۆ فێربوون و بۆ دروستکردنی شێوازی ئەندازەی بەکارهێنرێت و تێیدا برەو بە توانای مێشکی مناڵەکانمانەین بۆی کە مناڵەکانمان باشتر فێر بن. اینجا ئەم مێشکە خۆی ئەگەر تێبینی بکەن مێشک لە چێ لە جۆزە چێ. ئەڵێن جۆز بۆ مێشک باشە ئەوی کە جۆز خۆر بێ زیرەکتر دەرەچێ. ئایا خەڵک بۆ زیرەکە هەیە بۆ زوو فێرە بێ هەیە بۆ درەنگ فێرە بێ و ئایا ڕاستە فعلەن جۆز بۆ مێشک باشە ئەوانەی کە جۆز خۆرن زیرەکترن بەتایبەتی ناوچەیشی کوردستانی خۆتان نەزان هەورامەکان بە جۆز بەناوبانگ و ئەڵێن بۆیە ئەورامەکان زۆر زیرەکەن لەبەرەوەی کە جۆز زۆرە خۆن. هەموو ئەمانە پرسیاری ئەم بەرنامەی چارن و دەمێ بزانمەوە بەڕێزانین کە خاوەن پێداویستی تایبەتن لە ئاستەنگەکانی فێربوون چی بکەین بۆی کە یارمەتیان بین وە هەر کەسێکی تر بزانن ئەم سیانیان کە بینی ئەمان فڕۆکەی و باسمانە فڕێ، ئەمان ساری پۆلیسە و دەکرێت ئەمبوڵانس بێ، ئەمەشیان پیکەپە و دەکرێت شت هەڵگرێ و ئەمەشیان هەر هەمومانین بە بێگۆشت. جیاوازیمان نییە بەڵام جیاوازیمان لە فێربوونەکانە لە نەرمەشانەکانە لە مێشک و لە دەمارەخانەکانە نەک لە ئێسکە پەیکەرەکانمان نابێ. بینەری ئەنیمێشنیشی کورتە بین دەربارەی ئاستەنگەکانی فێربوون و پاشە میوانناری بەڕێز دکتۆر یان پرۆفیسۆر دکتۆر کەریم شەریف قەراچەتانیەکەین کە مامۆستای زانکۆی سلێمانیە و سەرۆکی بەشی پەروەردەی تایبەتە لە کۆلێژی پەروەردەی بنەڕەتی و لەگەڵەوەشە کۆمەڵێک ڤیدیۆی ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان بەکارهێنین بۆی خۆتان لە ماڵەگەر مناڵی خاوەنپێداویستی تایبەتتان هەیە بتوانن یارمەتیان بن کە باشتر فێر بن و ژینگەش بۆ هەموو مناڵەکان دروستکەن هەم ئەوانەی کە خاوەنپێداویستی تایبەتن و هەم ئەوانەی تریش و بیریشتان بێ هەموو بەیانی جۆز بخۆن بۆی کە خۆتان مناڵەکانیشتان زیرە بن. فێربوونی تایبەت بیرکۆڵی چییە؟ فێربوونی تایبەت یان فێرکردنی کەسانی بیرکۆڵ مەودایەکی فراوانی هەیە و کۆمەڵێک حاڵەتی تایبەت دەگرێتەوە. ئەم جۆرە فێرکردنە کاریگەری هەیە لەسەر ئەوەی کە کەسێک چۆن نەتوانێت زانیاری زارەکی و نازارەکی وەربگرێت، چۆن نەتوانێت ئەو زانیاریانی وەریگرتووە جێی بکاتەوە ڕێکیان بخاو بەکاریان بهێنێت. کاریگەری هەیە لەسەر توانای ئەو کەسانە کە تا چەند زانیاریەکانیان لەبیر دەمێنێت تەنانەت لەسەر توانا و ئاستی تێگەیشتنیشیان. ئەو کەسانەی کە بیرکۆڵن یا پێویستیان بە فێربوونی تایبەت هەیە کێشەیان هەیە لە قسەکردن و گوێگرتن و تێگەیشتندا. نووسین و خوێندنەوە کارێکی زۆر ئاستەمە بۆ ئەوانەی لە بیرکاریدا زۆر خراپن. هەروەک چۆن حەزی خەڵک لە بواری فاشندا لە گۆری و نەعلەوە دەست پێ دەکات تا دەگاتە جوانترین جلوبەرگەکانی سەر فەرشە سوورەکان، بە هەمان شێوە فێربوونی تایبەتیش دەکرێت لە ئاستی سەرەتایی حاڵەتەکەوە دەست پێ بکات تا دەگاتە ئاستی دروستکردنی کاریگەری لەسەر خەڵک. زۆرێک لەو کەسانەی کە لە فێربوونی تایبەتن کەسانێکی زۆر زیرەکەن. ئەگەر هاوکاریەکی دروست و گونجاویان بکرێت ئەوە دەتوانن وەک هەر کەسێکی تری ئاسایی فێر ببن. لە کاتێکدا زەنگی مەترسیدار بۆ کەسێک لێ دەدرێت کە لەوانەیە تووشی بیرکۆڵی ببێت و پێویستی بە فێربوونی تایبەت هەبێت کاتێک پێویستی بە هەوڵ و ماندووبوونێکی زۆر هەبێت بۆ ئەوەی بتوانێت لە کارێکدا سەرکەوتوو بێت یان بە شێوەیەکی چاوەڕوان نەکراو سەرکەوتوو نەبێت لە قوتابخانە یان لە کارەکەیدا. کاریگەریەکانی فێربوونی تایبەت یان ئەو ئاستەنگیانەی کە دێتە ڕێ لە ژیاندا بریتین لە کەمی توانای بە ئاگایی، توانای ڕێخستن، بەهرە و توانا کۆمەڵایەتیەکان، دوودڵی و دڵاڕاوکێیی و هەندێک حاڵەتی تریش. هەندێکیشیان دەتوانن با بەردەوامی و لە ماوەی ژیاندا بگۆڕێن. هەر لە چوونیان بۆ قوتابخانە و بۆ ڕاهێنانی تۆپی پێ هەر کەسێک حاڵەتی فێربوونی تایبەتی هەبێت کەسێکی جیاواز دەبێ و هەر بە جیاوازیش دەمێنێتەوە بە درێژایی ژیانی. هەرگیز بیرم ناچێتەوە نزیکەی 15 ساڵ بەر لە ئێستەیەکێک لە پێشکەشکارە عەرەبەکان لەسەر شاشە ئاماژەی بۆدا کە وتی ئەگەر تۆ مناڵەکەت هەر لە مناڵیەوە پێی بڵێ غەبی لە زمانی کوردیا دوو لە ڕووی
ئێوە کە بینەری بەرنامەکە و بیسەری بەرنامەکەن وشەی دەبەنگ بەکارەهێنرێ لە بەرامبەری لە زمانی کوردیە وتی ئەگەر هەر لە مناڵیەوە بە مناڵەکەت بڵێ دەبەنگ دوای کە مناڵەکەت گەورە بوو دەبەنگ دەرچوو سرت نەسوڕمە لەبەرەوەی کە خۆت وات لێ کردووە کە دەبەنگ بێ جابووی کە باس لە ئاستەنگەکانی فێربوون بکەین بۆچی هەنێک مناڵمان هەیە زووتر فێرە بێ هەنێکمان هەیە درەنگتر فێرە بێ و ئایا ئەوانەی کە زووتر فێرە بن زیرەکترن و ئەوانی درەنگتر فێرە بن کەمتر ئاستی زیرەکیان هەیە و بدایان پرساییتر دەربارەی مناڵان بەگشتی و مناڵانی خاوەن پتەیستی تایبەتی بە تایبەتی میوانداری بەڕێز دکتۆر کەریم شەریف قەرەچەتانیمان کردووە کە لامان کاتە پسپۆڕی دەرونی و مامۆستای زانکۆ و سەرۆکی بەشی پەروەردەی تایبەتە لە سکوڵی پەروەردەی بنەڕەتی زانکۆی سلێمانی جەنابی پرۆفیسۆر بە سوپاسەوە کە لە تاقیقەکەی خۆتانە میوانداری ئێمەکەیت و وەک دەستگای میدیای کورسات هەمیشە ئەوە بەرزە دەنرخێنین کە جەنابەت ئامادەی و خەمخۆری پەروەردە و مناڵی ئەم وڵاتی ئێمەی زۆر سپاس دکتۆر ئەمە لێەوە دەست پێ بکەم کە ئێستا بەڕاستی شوێن دانیشتەکەمان زۆر خۆشەوە تەلەبەتی لەسەر کورسی ئاسایی دانیشتن تۆجارێکی تر کە باس لە مەسەلەی ئاستەنگی فێربوون نەکرێت بە شێوەیەکی گشتی لە هەموو کەسێکە جیاواز لەوانەیە کە بۆ خۆیان خاوەن پەدایستی تایبەتن دەمەوێت بزانم ئاستەنگی فێربوون ئەوانەی کە درەنگتر فێر ئەبن کێشەیەکی مێشکیە یاخودەوەی کە لە زمانی زانستە پێوترێن نیورۆ دیڤلۆپمنتال وەکو ئۆتیزم کە نەخۆشیشی نیورۆ دیڤلۆپمنتەڵە یاخود کێشەیەشی دەرونی و کەسەکار پێوتراوە دەبەنگی تەمەڵی بۆیە فێرناوی کامیان لە ڕۆزانستێکەوە بەڵێ خۆی ئێستەنگەکانی فێربوون ئێمە بۆ یەک کەیسی تایبەت بەکارێنین بۆی ڕاستی کەینەوە لە ناحی زانستیەوە ئاستەنگەکانی فێربوون بۆ مۆزوعێکە بابەتێکە پێڵەن سەعوبات التەعەلوم یعنی بە زەحمەت فێرە بن ئەمانە لەلایەنی زیرەکیەوە کاک دکتۆر لەوانەیە لە من و تۆ زیرەکتر بن کێشەیان لە زیرەکییانە کێشەیان لە فێربوونایە مثلا بۆ نمونەکە ئێمە ئایکوی اختیباری زیرەکیان بۆکەین سیرەکەین 100 بەڵام کێشەکە چیە کەیەتە سەر خوێندن و کەیەتە سەر کێشیان هەیە مەسەن بۆ نمونە پیتەکان لە بەرچایان بەعکسەوە لە جیاتی دوو وابێ ئاوە دەرەچێت لە مێشکیانە بەسە وەکو چۆن تۆشت لە ئاوێ نایبینی ئاوە عکسە بێتەوانێت لە بیرکاریە کێشیانەی لە فێربوونە لە زمانە ناحی قسەکرد با بڵێن نووسین و ئەمانی کێشیانێ ئەمە یەکێکە لە جۆرەکانی کەسانی خاوەن پێداویستی داوین کە پەروەردەی تایبەتی پێویستە ئەبێ بە شێوازی تایبەت فێریکەی بەڵام ئەوەی جەناب دەڵێ ئەوانن کە گەشیان دواکەوتووە باشە پێشێ بچێن سەر گەشە دواکەوتوەکان پێشێ بچێن سەر ئۆتیزم و شەلە دەماخ و داون ومانە پێشەوە هەر مناڵەکەی من مناڵی هەر کەسێک ئێستا ئەگەر مناڵەکە دکتۆر جان کەسێکی ئاسایی بێ ئەم ئاستەنگانی فێربوون یعنی سەعوبات التەعەلوم لەو کەیسە نەبێ لەو جۆرە نەبێ ئەوە هیچ کێشەیەکی نییە و مناڵ مەسئول نییە لەوەی کە فێر نەبێ هەر لەبەر ئەوەشە لە زۆربەی وڵاتانی دنیا لە پۆلی 1 و 2 3 سەرەتایی هەر ئەسڵ تاقیکردنەوە هەر نییە یەکسەر دەرەچن بۆچی دەرەچێت باشکە دکتۆر گیان تۆ بە من ئەڵێ من لە وەزارەتی پەروەردەم ئەڵێ مناڵێکم ماوی تێ هیچ کێشەی نییە چونکە لەوی چیەکەن تێستیان بۆکەن لە پۆلیەکی سەرەتایی بەسا لە وەزارەتی پەروەردەی خۆمان سیستمی ویان دەرکەن ها 1 و 2 3 تاقیکردنەوە ڕێگەتە 4 بەڵام کەم و کورتەکەی لە چیا بوو هیچ مناڵێک تێستیان بۆ ناکردن کە یێتە پۆلی یەکەوە لە ڕەوزەوە لە 6 ساڵیە تا بزان ئەم مناڵێکی نۆرمەڵە یا گەشەی دواکەوتووە کە من دەرچوو مناڵەکەم کێشەی نێکاوتووە تەسلیمی تۆم کرد وەزارەتی پەروەردەبیە تەسلیم وەزارەتی پەروەردە کرد ئەگەر دەرنەچوو کەم و کورتی بە وەزارەتی پەروەردە ئاگەڕێتەوە لەبەرەوەی مناڵەکەی من تەبیعیە و مێشکێکی باشیە بەڵام تۆ نەوتوانیوە فێریکەی دەی کێشەکەی مامۆستایە پرۆگرامە وەکو جەناب وتی سوکایەتی و بەرمەجەی مێشکەوەی جەنابە دەڵێ کە نمونە هێنایەوە ئەوەی ئێسا وەکو عیلمێک پێڵێن بەرمەجە لوغەوی العەسەبیە NLP یعنی پرۆگرامکردنی مێشک لە ڕێگەی زمانەوە من لە کتێبێکا بە ناوی سایکۆلۆژی و پەروەردەی مناڵ باسی هەموو ئەو وشانەم کردووە کە مناڵە کوژت ئێمە زۆر بەمان وەکو جەناب دەڵێ کە بەتوانین لێ هاتوین بەڵام بڕۆمە بە خۆمان نیە بە گومانین وەکو پێویستی قەمان نییە وەکو پێویست فێر نابی لەبەرچی لەبەرەوەی ئەوەندە پێمان وتراوە تۆ دەبەنگی تۆ نەزانی تۆ نابی بە هیچ لەوەتی تۆ لە دایک بێمە نەحەساوینێتەوە هەرچیە بکەیت تۆ نایبی تۆ نان بە ناوچوان تۆ نیە ئەمە وردە و دە مێشک ڕایە لەسەرەوە خۆ جەناب دەزانین لە من شارەزاتری مێشکی ئێمە دوو جیازی عەسەبیمانە یەکیان جیازی عەسەبی ئیرادیەکەیە کە بەدەستی خۆمانەوە واکەین یەکتریان ئەوەی لا ئیرادیەکە ئۆتۆنۆمیەکەیە کە لە دوو بەش پێکاتەوە سەمسایی پارەسەمسایی کاک دکتۆر مێشکی ئینسان تەبیعەتێکیە یعنی کە تۆ بە مناڵێک گەڵی تۆ تێ ناگەیت و دەبەنگی بس ئەوە فکرە چۆ مێشکەوە بڵێ من دەبەنگم ئەو اعتقادی لا دروست بوو مێشک وەکو دەبەنگ تەعاملەکەت چکە مێشک کەرەستەیەکە من بەکارێنم باشە ئەو مۆبایلە تۆڵە یەک زایی دەنێک حوتەکە ئەی نووسێ بۆت چی پێ ئەمرەکەی مێشکی چی پێ ئەمرەکەی بڵێ من ناتوانم بڕاو بێ دەسەیت ئەمە گیانم دەلەرزێ بۆ نابێت چکە لێ دەیە ئیعازەکە ئەی بە مێشکە لە من بێتوانە اینجا قسەکەم ئەلێرە ئەسە کە من و تۆ دانیشتین هەر خوێندکارەکانی جەنابەت بە ئۆنلاین خەریکی فێربوونن
مناڵەکەی من بۆ ئۆنلاین خەریکی فێربوونە. من سێ نمونەت بۆ هێنمەوە. مناڵەکەی خۆم مناڵی یەکێک لەو پزیشکانی یان برای یەکێک لەو پزیشکانی کە لەگەڵم کارەکە لە نۆڕنگەکەمە هەر بە ئۆنلاین فێرە بێ مامۆستای وەرزشەکەم ڕاهێنەری دەستجوانیەکە ئەویش مناڵەکە هەر بە ئۆنلاین فێر بێ و هەزاران مناڵی تر لە کوردستان لە جیهانە کە ئێستا زروفەکەوای لێ هاتووە. هەر سێکمانێک کێشەمان هەیە لە کاتی فێربوو نابێ بەهرە. ئیتر ئەو کەسەی کە لە ماڵەوە خەریکە فێرێک ئەو خۆی بە ئۆنلاین مەبەستەوەی کە فێر بێ بەڵام بە PPS فێر نابێت چکە گوناحن تەمەنیان لە 7 تاوەکو 10 ساڵایە. ئیتر ئەو کەسێک کە مەسەلەن دایکێتی خوشکەکەیەتی یان هەر کەسیش لەکە خەریکە فێرەکەتر بە هەراوێ بە هاوار لە ناو ماڵەکە ئەوکو هەر ماڵێکتر کە دڵنیام لە ماڵەکەی تۆ شاگەم ماڵی بچووکەوە یاسەوە هەر بوونیە بۆ ئەو شتە. پرسیارەکەی من ئەوەیە ئەم مناڵانەی ئێمە کە تۆزێک خاوتر فێرە بن لەوەی کە ئێمە چاوەڕوانەکەین کە فێر بن خەلەلەکە ئێمەین کە لە مناڵەکە تێناگەین یا خەلەلەکە مناڵەکەیە کە خۆی فێر نابێ. نا خەلەلەکە هەر هەموویەتی باش یەکێ لەوانە کاگوتۆجان جەناب وەرە بچۆ بۆ قاعەکان ئێمە پرۆسەی پەروەردە و فێرکردن ئەبێ لە ناو پۆلا بێ ژینگەی ئێمە شتێکمانی کەڵە مەناخی تەربەوی ژینگەی پەروەردەی ژینگەی دەرونی مناڵی لە ماڵەوە دانیشتووە سەلاجەکە بەرامبەرەتی مەسەلەن تەلەڤیزۆنەکە بەرامبەرەتی بۆ نمونە ئەم توحەفیات و مێز و کورسی بەرامبەرەتی ئەمە ژینگەی فێربوون نییە ئەمە ژینگەی ئیسراحەت و ڕیلاکسە. لە ناو پۆلا خۆ دەزانین کورسی هەیە وایتبۆرد هەیە داتاشۆ هەیە هۆیەکانی فێرکردن هەیە مامۆستا زۆر بە تەبیعی زوو قسە لەگەڵ تەلەبەکانەکە هانیانەکەواتە یەکێک لەوانەی کە بۆتە هۆی ئەوەی کە مناڵەکان ئەو باس فێر نەبێ ژینگەکە لە ڕێگەی ئۆنلاین یا ئەلکترۆنی ژینگەیەکی پەروەردەی و دەرونی نیە چونکە لە یەک لایەنەوەیە. مامۆسا حتا ئێستا لەوانەیە مناڵەکەی تۆ لە قوتابخانە تایبەتەکان بێ ئەمەی ناحکومی بۆیە ئۆنلاینە ئەجینا ئەوەی حکومی هەر هەمووی ئەلکترۆنیە یعنی وەکو سەری تەلەڤیزۆنی پەروەردەی بکەیت لە یەک تەرەفەوەیە بەس قسە ئەکا مامۆستا و ئەمی جۆی گرتووە ئەمە یەکێکە. یەکتر ئەو پەروەردە سەقەتەیە کە هەر لە مناڵیەوە کەسێتی مناڵەکانمان دەشکێنین. یەکێکی تر لەوەی هەتاوەکو ئێستا کاکتۆرجان ئێمە بەس ئیش لەسەر نەزەریەکەین بە مناڵەکانمان بەس نەزەری عەمەلی و پراکتیکمان نییە. لەبەرەوە بڕۆ ئێستا تۆ فیزیا مناڵ چۆن فێرە بێ ئەگەر مختبەری فیزیان نەبێ کیمیا چۆن فێرە بێگەر مختبەری کیمیان نەبێ زیندەوەرزانی چۆن فێرە بێگەر مختبەری زیندەوەرزانی نەبێ لوغەت چۆن فێرە بێگەر مختبەری سەود نەبێ فەرمووی لە باخچی ساوایانەوە مناڵانی ئێمە وەزارەتی پەروەردە دەرسی ئینگلیزیان پێڵە تەخەڕوجەکەیەتە جامعە کولی طب لای ئێوە ئەگەر بە کوردی قسەی بۆ نەگی ساڵێکم فێر نابێ سەی شێدا لە ئینگلیزیە خەلەلەکە هۆیەکانی فێرکردنایە ئەم لە لایتە ئەم ژینگەی پەروەردەی ئێمە ژینگەی سیاسیەکەمان کاکە لە وڵاتان هەر 500 جارێک کاکتۆرجان پلان دانن بۆ پێشخستنی کۆمەڵگا پێشخستنی پەروەردە ئێمە هەر 500 جارێک پلانی شەڕمان بۆ دانن کەواتە نە مامۆستاکە ئەتوانێت ئەو مامۆستایە کە لە وڵاتانی تر کاتی دەواممان مەکتەبی سێ دەوامیە دکتۆرجان 3 ساعت 2 ساعت ناڵەکە دەوام ناکە بەڵام 5 ساعت 6 ساعت لە بەردەم تەلەڤیزۆنایە خەریکی ئایپاتە کەواتە کاتی دەواممان کەمە پرۆگرامەکانمان زۆربیان کۆنن وەکو پێویست نین مامۆستاکانمان زۆربیان دافعیانی ئەم کۆلێجەی من مامۆستا پەروەردەکەم و جارێ ئێڵم بڕوا و هەبێ هەر چییە لە شەشی ئامادەی لە هیچ کۆلێجێ وەرنەگیرێ ئیکەن بە ئێرەیە ئەڵێ با نەچم بۆ ماحەت بۆ پەیمانگا لە کاتێکا مەفروض بوو کە کۆلێجی پزیشکی بەرزترین نمرە وەرەگرێ با هیچ نەبێت تۆزێ لەو کەمتر وایە چونکە مامۆستا پزیشک پێگەیەنێ مامۆستا بناغی هەموو کەسێتەکان دانێ یعنی ئامادەکردنی مامۆستامانەوەکو پێویستنیە پرۆگرامەکان ماوەکو پێویستنیە هۆیەکانی فێرکردمانوەکو پێویست نییە دەوامی زۆرە کاکە چۆن مناڵ فێرە بێ 50 کەس لە ژوورێکە یعنی 50 دقیقە هەیە وەزارەتی پەروەردە خۆی پەروەردەی نوێ ئەڵێ بێ خوێندکار تەوەر بێ محور بێ محوری سەرەکی من وەکو مامۆستا وەسایلی تعلیم هەموو پۆلەکە لە خزمەتی ئەوا بێ ئێبێز بێ قسە بکە مناقەشە بکە گفتوگۆ بکە ئێمە جالی نییە کاکە جا من 45 دقیقە لە ژوورەوەم 45 لە بێتە ئەگەر من هیچ قسە نەکەم دەرچی شەر یەکی دقیقیشان بەرگێت دقیق چێڵی هەر لێ کە چۆن فێرە بێ براکە ئەمانە ئەگەر چیتە ناوردەکاریەوە زۆر کێشەمانێ بۆیە زیرەکی مناڵەکەی تۆ دەرناکەوی ژنە کاک تۆ مناڵی من لەگەڵ مناڵی شەمەریکی فەرقی نیە وەلا ئەو مناڵە کوردانی کە ئێستا چوون بۆ ئەوروپا زۆربیان لە یەکەمەکانن ژینگەکەی گۆڕاوە باش کەواتە مناڵەکانمان ئێستا تقریبانەوەی کە لە وڵاتی خۆمان هەیە تازە بۆی کە جناوت باس کرد دنیا ڕەش بووە و ئەگەر بە تعبیرە زۆر ئاسانەکەی خەڵک بڵن قوڕکراوە بەسەر پەروەردەیە خۆی ئەزانچ خۆ خەتای پەروەردەش نییە تۆ پەروەردە بودجەی بۆ دانەنیت و هاوکاری نەکەیت و لەسەر بنەمایەکی زانستی ئەم کادرانە دانەندێ هەروای لێ لە هەر وڵاتێ بێ اینجا پرسیارەکە بن ئەلێرەوە دەست پێکەوە چینە تقریبان وردەکاری بابەتەکەمانەوە کەی مناڵێک لە مناڵێکەوە لەوەی کە پێویستی بۆیە کە تۆشتەکەی 2 جار بۆ بڵیتەوە 3 جار بۆ بڵیتەوە ئەوی کە باسمان کرد کێشەی زیرەکی نییە بەڵکو کێشەوەیە کە تۆزێک درەنگتر فێرە بێت لە مناڵێکتر بۆی کە بێتە مناڵێکی خاوەن پێداویستی تایبەت ئەوەی کە لە زمانی ئینگلیزی پێوترێت learning disability بیرکۆڵ لە زمانی کوردی یا خودەوەی کە پێویستی بە وەکو خاوەن پێداویستی تەماشاکرێت کەی مناڵەکان لەوە ئەگۆڕێن بۆەوە لەوەی کە ئێستا تا کەس هیچ هەڵسەنگاندنێکمانە فعلا و مناڵەکە مۆجیرە قوتابخانەی حکومیش و هیچ هەڵسەنگاندنێکیشی بۆ نەکراوە
ئەوکو مناڵی هزاران کەسی تریش خەڵک لە مناڵەکە ئێستا لە ماڵەوە چۆن بزانێ ئەم مناڵێکە خاوەن پێداویستێبێت و بیرکۆڵە کاکتۆجان هەر لە مناڵی و جاری دەرەکەوێت یەکەم هەر لە ساڵی یەکەم و دەرەکەوێت یعنی ئەگە مناڵ بە 3 مانگی ملی نەگرت بە 6 مانگی دانە نیشت بە 9 مانگی دارەدارەی نەکرد بە ساڵ و چەند مانگی پێی نەگرت ئەمە کێشەیەکی دیارە خەلەلێکەیە ئەگەر مناڵ ساڵی یەکەم لە 9 مانگی و دەمانگیە 4-5 وشەیدایە و بابە و نان و ئاو ئەمانی نەزانی بوو بە 2 ساڵ و نیو ڕستەی دووشەیی نەوت هەمومان نەزانین کەواتە تۆ بانگیەکەی جوابن نایەتەوانێ قسەی لەگەڵەکەی وەکو مناڵی تنیە هەموو دایک و باوکێک دەتوانێت مەقارنەی کە ئەگەر پێوەرە زانستیەکانیش نەزانین باسم کرد ئەتوانێت بەس بەراوردی کا بە مناڵەکانی گەورەکانی ئەگەر هەیبوو بێ یا مناڵی دراوسەکەی لە هەمان تەمەنە چێت زمان یەکەم شت زمانی دواکەوێت دووەم تەرکیز و وریایی وەکو پێویست نیە سێم شتی زووبی لەچێتەوانێ ئەمە ئەتوانرێت لە باخچەی ساوایانەوە ئەگەر کەسانێکی پسپۆڕێ ڕێگەزانانی مناڵی کێشەی چێ بە دایک و باوکی بنە اینجا چۆن دەستنیشانی ئەماناکەی کاکتۆر جاران دکتۆرێکی نفسی بینی گوۆمە و کێشەی هەیە ئێستا لە پەروەردەی نوێیە نە ئەڵێ بێت تیمێک بەسە ئێستا من لوژنەیەکێ لە پارێزگای سلێمانی بەس لە سلێمانیشێ بەداخەوە لە هەولێر و دهۆک و شوێنانەی تر نییە زۆر جار لێوە هێن بۆیە کاتی خۆی ئێمەش داوامان کرد من اختیباری زەکایەن ئایکویان بۆکەم تێستەیە نامشکە من دکتۆراکەم لەسەر ئەوەیە بە ڕێزێکی وەکو جەناب دکتۆری نفسی لەگەڵمانە ئەو پسپۆڕە لە بواری دکتۆرێکی عسابمان لەگەڵا مێشک و دەمەر دکتۆریی مناڵانمان لەگەڵایە سەرپەرشتیارێکی پەروەردەیمان لەگەڵا 5 کەسی ئەم 5 کەسە ئەیبینی هەرێکە بە پسپۆڕی خۆی من اختیباری زیرەکی بۆکەم جاری وای اختیباری زیرەکەم مناڵەکە زیرەکە بەڵام وەکو وتمان ئەو بە زەحمەت فێربوون ئاستەنگانەی هەیە کێشە هەیە لە فەسلەجەی مێشکە ئیشەکەی جێبەجێ ناکە ڕاستە مێشکی بەشی بڵێن لای چەپی مێشک هیچ عیبی نیە بەڵام ئیشەکەی خۆی ناکە یعنی وەکو بایۆلۆجی عیبی نیە بەس وەکو فەسلەجە کێشەکە یعنی وەزیفەکەی جێبەجێ ناکە ئەمە ئەکەین لەولا پسپۆڕەکان هەر 5 کۆبینەوە ئەو کاتە بۆمان دەرەکەوێت ئێستا لە پەروەردەی نوێیە کام تێستانە ئەکرێ ئەم دوجنەیە ئەڵێ ئەو مناڵانەی کە ڕێژەی زیرەکیەکەیان لە 85 و 150 ئەمانە نۆرمەڵن ئەو منهجی وەزارەتی پەروەردەکە دانراوە لە هەموو دنیا بۆ ئەوانە ڕێژەی زیریشان لە 85 بۆ 150 لە چەند اختیباری بۆ دەرەجەکە دەرەچێت ئەڕوا 160 ئاسمانی ئانیشتین 160 دەچوو یەتەوە بۆ 220 یعنی ڕەنجێکمان هەیە بۆ اختیبارەکەی بۆکەی دەرەجە دەیاتێت کە 100 دەرچوو یعنی مام ناوەندیە هەتا 150 هەر مام ناوەندیە بەس لە سەرەوەی مام ناوەندی ئەخیرەکەیەتی 85 ئەمە ستاندەری عالمیە ناوەڕاستەکەی 100 ناقیسەن 16 ناقیسەن 15 ئەمە انحرافی معیارەکەی ستاندەر دیڤیشن ئەو بە نەچێ ناوردەکاریانەوە بینێت بە سەری دێتێک نەچێت دوای ئەوەی کە تێستی بۆکەی لە 80 کەمترە 85 کەمترە بڵێن 70 بۆ 85 ئەمانە پیانەڵن بەڵی تعلم بە هێواز فێرە بن ئەمە ئەبێ مامۆسای دومیان بۆ دابینکەی لە هەمان پۆلایە لە هەمان مەکتەبە لەگەڵ مناڵە ئاساییەکانە بەڵام بێ مامۆسای دوم لە تەنیشتیەوە بێ هاوکاری بکەوتکە داڵغی لیا و فکری ڕاوشتانە ئەمە مامۆسای دووەم اینجا ئەلێرە باڕاتکردم باشە چونکە ئەمە ئەترێتچینە سەر بەشی دومی بەرنامەکە و بابەتی دانانی مامۆستای دووهەمە لەو بەڕێزانەی کە مناڵی خاوەنپەیوەستیان هەیە لە ماڵەوە و پێویستیان بە فێرکردنیان هەیە دەستیان بە سنتەرەکان ناگا بەسپاسە ڕێکخراوی ناپارێزی کوردستان زیاتر لە 40 ڤیدیۆی لەسەر تۆڕی کۆمەڵایەتی یوتیوب داناوە بۆی کە ئێوە بتوان سوودی لێوەرگرن ناوە کاوەستین لە بەرنامەکە تەماشا ڤیدیۆیان ناکەین لە فێربوونی ژمارەکان لە فێربوونی ڕەگەکان لە فێربوونی پیتەکان یەکیان دوان لەو ڤیدیۆ نابین و ئەگەڕێن و خزمەتان بۆ لەگەڵ جەنابی دکتۆرە باسی ئەوە بکەین کە ئایا کەی پێویستەکەم مامۆستای دووهەم لە باخچەی ساوانە بۆ مناڵەکەدا بدرێ وە کێیە کە ئەو بڕیارە ئەدات لەگەڵ مامن. ئەمڕۆ باسی ڕایەنانێکەکەین ڕایەنانی شازی فێرکردنی شەوە ئەندازەیەکان بە کۆمەڵێک کەرەستەی سادە ڕایەنانەکە خەینە ڕوو بۆەوەی هەر بە ڕێزێک بتوانێت لەگەڵ مناڵەکەیە لە ماڵەوە ئەم ڕایەنانانە دووبارە کاتەوە. ئەمانە شەوە ئەندازەیەکان 3 گۆشە 4 گۆشە لاکێشە لەگەڵ بازنە هەمووی اعتیادی بە مقابە بڕاو و دواتر بۆ یەکراوە. ئێمە توانین بە چەندین شێواز ڕایەنانەکان جام بدەین بۆ نمونە لەسەرم شێوازە وەرەقەی ئەیفۆر شێوە ئەندازەیەکە کێشین مناڵەکە بۆیی بکات دواتر دەتوانین بە مقەست ببڕین شێوازی تر زۆرە ئێمە ئەمڕۆ ئەم دوو شێوازە جێبەجێ بکەین لە ڕایەنانەکەمان. ئافرین بەندین ئەمە شێوە ئەندازەیەکان
ئەمە چییە؟ چوارگۆشە. چوارگۆشە. ئالێرا بۆمدانێ؟ ئافەرین. ئەمە چییە؟ لاکێشە. ئافەرین. ئەمە بازنە. ئەمە چییە بەندی؟ سێگۆشە. ئافەرین. عادێ بەندی بازنەم بەرێ. ئافەرین بەندی. دەست خۆش. چوارگۆشە کامەیە؟ دەست خۆش. عادێ بەرزی کەرەوە. دەست خۆش. کامە لاکێشەیە بەندی؟ دەست خۆش. ئەمە لاکێشێ. سێگۆشە. دەست خۆش. ئەوە سێگۆشەیە. بەندی عادی بازنەم بەرێ. عادی بەرزی کەرەوە. ئەمە چییە؟ بازنە. ئافەرین. چوارگۆشەم بەرێ بەندی. چوارگۆشە. دەست خۆش. لاکێشەم بەرێ. ئافەرین. سێگۆشە. دەست خۆش. ئافەرین. بەندی ڕسمی شێوەندازیەکان کێشین. ئەمە چییە؟ سێگۆشە. عادێ بۆم گەێنە بە یەک. ئافەرین. ئەمە چییە؟ سێگۆشە. سێگۆشەیەکم بۆ بکە. دکتۆر باسمان لەوانە کرد کە اختیباری زیریشیان بۆکەن 5 کەس نیەوە لەو اختیبارە هەر بۆ زانیاری شاڵقە پێشووتر دکتۆر فەهمی کە یەکێکە لەو لیژنەیە میوان ماموو لەسەر مەسەری ئۆتیزم قسەمان کردبێت و باسی ئایکیوشمان کردەوە بەردەمە بەڵام جەنابەت مادام دکتۆراکە لەسەرەوە زیاتر لەسەرەوەتە لەوانە لە عەڵقێکی تریشە زیاتر قسە بکەین لەسەر ئەم بابەتە بۆی کە خەڵک بزانێ اختیباری زیرەکی چیە لەو مەسەلەی کە پێویستی بە مناڵێکی ترە لە بەخچی ساوانەکە بۆی کە یارمەتی ئەو مناڵە بەکە فێر بێ بۆ نەگەر 7 کەسن لە ژوورێکە مامۆستایەکیان لەگەڵ هەر حوتیانە بێ بەڵام لەوانێ بۆ یەکێک لەوانە مامۆستای دوم پێویستکە دابین کرد جا پرسیارەکەی من ئەلێرە ئەمەیە ئێستا زۆرێک لە دایانگەکان ناحکومی خەڵک پارەدا بۆی مناڵەکە دامنێ من زۆر جار بیستم و بینومە کە بەڕێوەبەری دایانگەکە بەدایک باوکە کاڵێ ئەم مناڵی تۆ پێویستی بە مامۆستای دووهەمە ئەسلی مەسەلەکەوە یاخودە بێ و لیژنەیەوە قەرار بە نا ئێمە سیستمەکە وایە کە و لیژنێدانراوە سەر بە پارێزگای سلێمانیە ئیش بۆ وەزارەتی پەروەردە یا دکتۆرە نفسیەکان بۆمانە نێرن کاچن بۆ نۆرینگەکەیانی نێرن یا دایک و باوکەکە ئەیهێنێ ئێمە زۆرتر ئەوانەی بۆمانە بەشی خوێندنی نائاسایی هەیە لە پەروەردەی سلێمانی ئەوان لە مەکتەبەکان کە گلەییەکەن وڵە مناڵە فێناوە دایک و باوکە کاڵن ئەڵە بی بە تێستێکی بۆ بکە پێش مەکتەبەکە لە دایانگەکانە لە مناڵی 2 ساڵ و 3 ساڵ ئاخرەوەشمان هەیە با بڵێن پەروەردەی پێشوەختە ئێستا هەر وەزارەتی پەروەردە لە پەروەردەی سلێمانی لە زۆربەی شارەکان پەروەردەی سلێمانی دوو شوێنمان هەیە بۆ ئەو مناڵانن پێشێ بچنە قوتابخانە یان تا 6 ساڵ لە 1 ساڵ و کەمتریش ئەوە بەرنامەی پۆرتاچەیە ئێستا دوو شوێن هەیە لە سلێمانی سەر بە پەروەردەی سلێمانیە لەوێ پەروەردەی پێشوەختە لە هەفتەیە ڕۆژێکە ئەم دایکە گەنشی بێتە باخچە ئەیبا بۆ ئەم شوێنە لەوێ با بڵێن مامۆستاکان لەوێ کادرەکان ڕاهێنانی پێکەن بەرنامەی ئەمریکا بەناوی پۆرتاچ شاری ئەمریکا بەرنامەکانی تر بۆ فێرکردن و زمان و جل لە بەرنام خواردن و چالاکی ڕۆژانە و ئەو وەزایفەکانی کە پێویستی پێێ مناڵە ئەو ڕۆژە ئەم شتانی فێرەکەن دوایی بەدای کێڵن بەرنامەکە بڕۆ تا 4-5 ڕۆژی تر ئەمانەی پێ بکە و دوایی بۆمان بێنەرەوانە ینی هەفتانە ئەچن بۆ ئەوێ ئەمە بۆ ئەوەیە یا لە دایانگاکان خۆیان هەستەکەن مناڵەکەیان کێشیان وکو مناڵانی تر نیێزە زمانیان نەتی گۆشە گیرن دوورە پەرێزن هەستەکەن ینی خۆی کە نائاسایە ئەوانیش بۆمان هەر لە ڕێگەی ئەو خۆی ناسایە کەواتە لە دایانگەکانە ساحێبی دایانگەکان جاتجێ حکومی بێ ئەگە بەڕێوەبەرێتی یاخود ناحکومی بێ ئەگە ساحێبێتی بۆی نییە خۆی بڕیار با بڵێ ئەم مناڵی تۆ پێویستی چکە من بینی بەڕازگۆ بووم لەگەڵتا چێڵێ بەسەر پێشتر پێیان نەوتۆ نەی نادۆ بەلای چێکو ئێمە باشە ئەگەر ئەو بەزەو ناتوانێت پسپۆر ناتوانێت منیش بەتەنیا من بەز اختیباری من ڕێگەوە ئەبێ دکتۆرێکی نفسیشم لەگەڵا بێ ئەویش ڕێی خۆی بە ئەبێ دکتۆرێکی مانێمە 4 دکتۆرمان لەگەڵایە لەگەڵ بابلین ئێستا بەهۆی ئەم کۆرۆنایەوە دانانیشێنام و 4 شەمانی دانیشتین تربیە بۆێنە اینجا کە ڕێژەی زیرەشەکەمان بۆ دانەوە لەگەڵ دکتۆرەکانە ئەگەشتنەوە قەناعەتی گوڵەوە پێویستی مامۆستای دووەم هەیە اینجا ئەمان نووسیەمان نادەوە بۆ پەرۆدە بۆ مەکتەبەکەی لە خوێندنی نائاساییەوە مکتەوەی کە ئەمە پێویستە مامۆستای دووەمی بۆ دابینکەی ئەمە سیستمی وەزارەتی پەرۆدە خۆشێتی کامێ مامۆستای کەواتە لە دایانگەکان و لە شوێنەکانی ئەبێ مناڵەکە لیژنە بیبینێ اینجا قەرارەیەکە
کاک دکتۆر جان زۆر جار هەیە مناڵەکە کێشەیتیان نییە مامۆساکەی کێشەیتیان یا مناڵەکە زیرەکە مناڵی زۆر زیرەکێ زۆر حرەکە و جوڵاگەڵن ئەیدیێژ دێت دێ مناڵێ نردۆ بەلای ئێمە بە ئەیدیێژی بەدا خوندێک جان دکتۆریش ئینی کردووە لە کاتێک ئەمە ئەیدیێژین ئێمە مناڵی زیرەکە بەهرەی زۆرە چالاکی زۆرە لە ناو ماڵی شامی قەنەفە و نازام توحوفیات و خۆی بەمایە خۆی ژینگەی بۆ نەخڵقاوە تا ئەم تاقە وزەی فڕێبە لەبەرەوە زۆر جار مناڵیان هێنا بڕاو بێت لە چاودێری کۆمەڵایەتی کردویانە بە داون سیندرۆم هەویشیان بۆ کردو آخرەمە وەکو چۆنڵی بەسمەی عربینی بە ناوچوانیەوە لە کۆمەلگای ئێمە کە وت مناڵە تەخەلف عەقلی وایە ئەعدامی بکەین ینی ناخۆشە بۆ دایک و باوک لە کاتێک ئەم مناڵە بە شکلی دایک و باوکی شێوەکان من وەکو مەنگۆلی شکلی هەرچی نیشانی مەنگۆلی بێتیانەوە هیچ مناگۆلی مناڵ چ خۆ دەزانی زمانیان ئەستورە قلیشاوە لێویان پەنجەکانی دەستیان دەمجا هەر وەکو خەڵکی مەنگۆلیاوان جاران یانگو مەنگۆلی بەس ئێستا وەختی خۆی لە نەتەوە یەکگرتوەکان مەنگۆلی اعتراضێکی ئێستا داون سیندرۆمە ناوی دکتۆرەکە داون کە کەشفی کرد ئێمە هەر دوو ئەڵلقەی پێشووی بەرنامەی چارە تایبەت بوو بە داون سیندرۆم ئەڵلقەی چەند لە ڕۆپزیشکی زانستێکەوە قەکەی تریشان لە ڕۆ کۆمەڵایەتێکەوە هەر هۆزێخان هۆزێ شەماڵ و هەروەها هۆزێ لە سلێمانی بوو و توانە لە سلێمانی و ئاراس لە ڕانیە و هەروەها لە هەڵەبجە لە دهۆک لە هەولێر و هەروەها لە تاران بەدایان نمونەمان بۆ هێنانە سەر شاشەکە خۆیان فعلەن داون سیندرۆمن بەڵام وەکو خەڵکی ئاسایە ژین لەبەرەوەی کە ژینگەکەیان خوڵقا و لەبار بۆ بووی کە پێ بدەن پێگەیشتن هۆزێخانێمەکە چاپێکوتمان لەگەڵا کرد پۆلی هەشت بوو جەنابی دکتۆر جا لێرەوە لەسەر هەم لە مەسەر مەسەلەی داون هەم لەسەر مناڵەکانی تریشکە ئاستەنگی فێربوونیان هەیە هەڵبەت داونەکان وەکو دەبەنگی دەبنگ نین زیرەکەن بەڵام پێویستیان بە یارمەتی زیاتر هەیە بۆ فێربوون بەراورد بە مناڵێکە داون نەبێ ڕۆڵی خێزان چییە هەم لە مناڵی ئاساییە هەم لە مناڵی ئەوانی کە ئاستەنگی فێربوونیان هەیە اینجا من ئەگەڕێن پێ بێ شەوە تەواو بکەم اینجا ئەگەر مناڵەکان لە هەفتا ڕێژەی زیرەکیان کەمتر بوو لە بینی 50 بۆ هەفتا بوو ئەمە پێویستی بە پۆلی تایبەتە یعنی نابێت لەگەڵ مناڵی ئاساییە بێت چونکە بە مامۆسای دومی فێر نابێت ئەمە گەشەی زۆر دواکەوت حەزێتی زۆر پێگەیتەوە هەندی حاڵەتی فلیجی مێشک و ئۆتیزم حاڵەتی قورسمانە ئەمە پێویستی بە پۆلی تایبەتە ئەمە ئێمە کاکتۆر بەس لە سلێمانی لە 5 مەکتەب ماڵیان ناوە بێ هاوکاریان کرد پۆلی تایبەتمان کردوێتەوە ئەوکو وێر وەسایل تعلیمان بۆ داناوە لەم بەشەی ئێمە ئەم ساڵ 100 کەس تەخەڕوجی کردو و داواکاریشی من لەگەڵ جەنابی وەزیری پەروەردە دوێنێ قسەم کرد وتم کەیەوە 5-6 مانگە لەگەڵ جەنابتە موعیدێکمان هەیە بەس لەسەر پەروەردەی تایبەت ئیشی لەگەڵەکەین کە بەڕاستی سیستمەکە کەم و کورتی زۆری تایە ئاخرشت من لەگەڵیان کۆبوومەوانێ لەگەڵ جەنابی وەزیر لەگەڵ مدیر عامەکان کە یاسای وەزارەتی پەروەردە دووبارە داڕێژنەوەی نێرنەوە بۆ پەرلەمان ئەوە 3-4 مانگە نازەم لە ئەنجومەی دادوەری لەکوێیە ئالەویە یەک فەسڵماندانە بۆ مناڵی خانپێداویستی تایبەت کە ئێستا غەڵەتە چونکە هەمویان ئەڵێ با لەگەڵ مامۆسای دووەما بێ لەناو پۆلا بێ هەیانە کاک دکتۆر جان ئۆتیزمە زۆر بە قووەتە بیرکۆڵە بۆ کەس بە مامۆستایە شەقیتی هەڵەیە بە مامۆسای دووەم تەلەبەکانی تر سەری دواوەکەن ئەگەرم تەلەبە مافی فێر بێ ئەو 50 تر مافی نییە هەمووی سەری دواوەکەی فێر نابن ئەمانە نابێت لێ بن ئەبێ بچنە پۆلی تایبەت کە لە سیستمەکەی وەزارەتی پەروەردە ئەوە نیە اینجا هەندی حاڵەتمانەیە پۆلی تایبەتەکەش بە کەڵک نایە ئەوە بێ سنتەری تایبەت کرێتەوە ئێمە کاتی خۆی لەگەڵ کۆمپانیایە کە داوامان لە عەرزەیەکی لە پشت ئاڵتونەوە سنتەرەکەشمان کردوێتەوە بەداخەوە مدیرەتی تەربیەی سلێمانی هەتا وەکو ئێستا و 2 ساڵە وەریگرتووە ئەلاساس لەگەڵ مناڵ پارێزە لە هینا بوون مفاوەزات بوون وەریگرتن و چی بکەن 2 ساڵ ئەو بینایە تەواو بووە کۆمپانیای بۆی تەواوکردین بۆ ئەو مناڵانەیە کە لە پۆلی تایبەتی ژنابێ ئەبێ لەوێ ڕاهێنانیان پێ بکرێت ڕاهێنانی سروشتی ڕێنمایی دایک و باوکەکان نەکرێت اینجا بۆ وەڵامی پرسیارەکە کە دایک و باوک چی بکە ئەبێ دایک و باوک تەمەن بەتەنیا ناتوانێت جارێک کۆمەڵێ ڕێنمایی هەیە ئەبێ ڕاگەاندنەکان ئێوەش دەورتان هەبێ ئەم دایک و باوکانە وشارکەنەوە کاوتۆر ئێمە زۆر جار ئەم مناڵی کێشەیەکی بەسیتی لەوانەیە هەبێ بەڵام لەبەری ناتوانێت مناڵی ئاسایی کە دایک و باوکەکانیشان توش بن وەڵڵاهی دایک و باوکی ئەڵێ برازا و ئامۆزام نایە خوشکم سرم لێ نایە ئێمە مناڵی خانپێداویستی تایبەتی چێکی بۆ یە ئێمە دایک و باوکانە وشارکەین و بڵێن ڕۆژێ لە ڕۆژان ئەگەری خوانە خواسته توش مناڵیشی ئاوا هەبێت لە دەعمی سیارەیەکە لە حادیسەیەکە لەوانەیە بڕبڕی پشتی دڕکەپەتی عەزێتی پێ بکەم مناڵەکەەوە بە خانپێداویستی تایبەتی بۆ چاوە سەیرەکەی ئەڵێ چین بۆ شوێنێ ئەڵێت خوامی یەوەی بیێنی بۆ باخچەی گشتی ئەمە بیێنی بۆ مەطعەمی ئەڵێ لێمانە بێ بە جەهەنم ناوە مناڵە بە شەرە چێتە دەرەوە ڕاستە پاڵ بەوەنێ بەس دەمەگە دایک و باوکانە وشارکردا مناڵەکان ماوە کرد هاوکاری بکەن بۆ ئەوەی یەکەم نەزرەی مجتەمەع زۆر خراپە بۆ مناڵی خاوەنپێداویستی تایبەت بۆیە ئەبێ ئیجارێک لەم لایەنەوە ئیشکە لە لای تریشەوە کاکتۆر من نمونێکی بەسیطی بۆیە زۆر جار کە وقایە خۆپاراستن زۆر مهمە دەیان کەیسەیە دروست بووە دایک و باوکە خزم و کەس یەکترین پیانەڵێن بابە شوو مەکەن ئێوە لە بەرەکەتە لە بابەکەتانە کەسانی خاوەنپێداویستی تایبەتێ ناکرێت چکە من جیناتە ئێوە هەردووکتان هەڵگیری ئەو
ئەو جیناتەن ئەگەر بە بێگانە شوکە بێگانەیە بێنی ئەو نیەتی باشترە ئەمە بێ لەسەر ئەملایەنە لە فترەی حملە تۆ تەسەوڕێکی دکتۆر ئەگەر ڕخسەتم بێ بڕواو هەبێ ئەوە من لەو لوژنێم وەرە کەیسەکان ببینە لە سەتانەوەتی ئەوەی بۆ بەخاوەنی پێداویستی تایبەت لە کاتی لە دایکبوونا بە زەحمت لە دایک ئۆکسجینی بۆ قەتە باش نابێ ئیش لەسەرمە بکرێ اینجا ئێستا ئیش لەسەرەوە ئاکەین بەڵام هەڵەگرین بۆ بەشی سێمەگەر ڕخسەت هەبێ ئەوەی کە زۆر مەبەستمە ئالێراکە بۆستین دووبارە یەک دوو ڤیدیۆی تری ڕخرا مناڵپارێزە بین کە لەسەر تۆڕی کۆمەڵایەتی یوتیوب بەردەستە بۆ ئێوە لەسەر شێوازەکانی فێربوون یاخودیەوە خۆ چۆن دەتوان خۆتان ئەماڵ و ڕاهنامە بناڵەکەم بکەین و لە بەشی کۆتاییەکەم پرسیاکە لە جنابی دکتۆر هەمە دەربارەی هۆکاری دروستبوونی ئەم ئاستەنگیانە لە مێشکی مناڵەکانمانە ئایا خوان ئیفلیجی مێشکیان هەیە بەجیاواز داوانی کە ئۆتیزمیانە یاخود داون سیندرۆمن یاخود شتیترن ئەوانی کە لە کاتی لەدایک بوونە یاخود هۆکارەکەی خزم و خزمەتی و هاوسەرگیری ناو خزمەکانە یاخود شتیترا یاخود دەرمانە یاخود خواردنە ئەگەر ئەمە خزمەتان. شو لە ماڵ خوانە ئەتوانە دروستی بکەن و لە ماڵ خوانە بەکاری بێنن لێرەدا ڕاهێنانی ڕەنگەکان ئەکەین چەند ڕەنگەکمان هێناوە بە کەرەستەی ئاسان کە ئەتوانن لە ماڵەوە دروستی بکەن بۆ نمونە ئەمە لەسەر کاغەزێک کە خۆیان ئەتوانن لە ماڵەوە ڕەنجی بکەن و بەکاری بێنن لەگەڵ ئەم کاغەزەیان کە کەرەستەیەکی ئاسانە ئەتوانن بەکاری بێنن لەگەڵ چەند جلگرەیەکە کە ئەتوانن خۆیان ڕەنجی بکەن و بەکاری بێنن و هەندێک ڕەنگی ترمان هێناوە بە ئەم میروانە بە هەمان شێوە ئەمانش کەرەستەی ئاسان و ئەتوانن بەکاری بێنن عەلی کۆسەر ڕەنجی سەڵزم بەرێن دەستخۆش ڕەنجی شین دەستخۆش ڕەنجی سوور دەستخۆش ڕەنجی سەوز دەستخۆش ڕەنجی شین بەرێن دەستخۆش ڕەنجی سوور دەستخۆش ڕەنجی زەرد دەستخۆش. دکتۆر ئێمە لە ئاڵلقەکانی پێشوە کە لەم زەمبیلەی چارەیە کە پیا هاتین هەر لە کلۆربوونی دانەوە پیا هاتین بەرەو هەڵامەت و سەرما بوون بەرەو خوگرتن بە شاشە زیرەکەکانەوە کە جەنابەت لەوە قێشە میوانمان بووی بەرەو ئۆتیزم و بەرەو داون و بەرەو ئێستا کە لە ئاستەنگەکانی فێربوون ناین ئەوە جگەلەوەی کە کۆرۆنامان تاو توێکرد شەن و کێومان کردووە لە سەرەتا کۆتایەکی لە مەسەلەی هاوسەرگیری خزمەکانە لە داون نازانیمانە کە ڕۆڵی نییە چونکە داون بابەتێکە لەوانی لە بەڵە باسیمان کردو بەوردی باسمان کردووە هەر بینەرەگوستی زانیاری زیاتری بەتوانم گەڕێتەوە بۆ ئەرشیفی بەرنامەی چارە لەسەر مەسەلەی داون بەڵام لە مەسەلەی ئۆتیزمە دکتۆر فەهمی کە لە لیژنەکەی جەنابتار ئەندامە لەگەڵ تا دکتۆرای هەیە لە نەخۆشی دەرونیەکانە زۆر بەڕوونی ئاماژەی بۆدا کە ئەو کەسانی لە کۆمەڵگەدا خراوەکانە ژن و ژنخوازیەکەن خزمێنە و زەواجی خزمەکەن ئەگەری دروستبوونی مناڵی ئۆتیزم لە خێزانەکانیانە زیاترە. هەمان قسە بۆ نەخۆشەکانی خوێن ڕاستە هەمان قسە بۆ شێرپەنجە ڕاستە ئایا هەمان قسە بۆ بیرکۆڵی و ئاستەنگەکانی فێربوونیش ڕاستە؟ کاک دکتۆر هەتا وەکو ئێستا ئۆتیزم بە تەواوی بەس گریمان هەیە بەڵێ ئەوان زۆر باشێزان بەڵام ئەگەری زیاتر دروست بێ بە هەموو لە هەموو کەیسەکانە کاک دکتۆر جانێمە کۆمەڵی هۆکارمانەیە کە بە هەموو کەیسەکانە مشتەرەکن هاو بەس یەکێ لەوانە بەڵێ جیناتە هەندێک بیرکۆڵی هەیە ئۆتۆماتیکیان لە ڕێگەی جیناتەوە ڕاستەوخۆ لە دایک و باوکو نەقڵێ بۆ مناڵەکە هەندێکی تر هەیە ڕاستەوخۆ نەقڵ نابێ بە شێوەیەکی ناڕاستەوخۆ ئەبێتە هۆی ئاستەنگەکانی فێربوون و دواکەوتنی گەشە ئەویش ئەوەیە ئەو جیناتە ئەبێتە هۆی دروستکردنی کەم و کورتی لێکێ لە ئەنزیمەکانە لێکێ لە هۆرمۆناتەکانە لێکێ لە بەشکانی مێشکە کە ئیشەکەی خۆی نەکات هەندێکی ترێ گەڕێتەوە بۆ پێش لە دایک بوون خۆ دەزانی نۆمانگ و نۆڕۆژەکە زۆر گرنگە بەداخەوە هەندێک کەسیەوە ناکە یعنی دەرکەوتووە بۆ نمونە ئەگەر مناڵەکە لە حەومانی و هەژمانی یا پێش لە دایکبوون ئاوەکەی زیا و کەم کابێت زوو عملیاتی بۆ پێچکە ئەوە زەرەر دەرکەوتووە کە زیاکردنی ئاوەکە و کەمبوونی ئاوەکە بێتە هۆی دواکەوتنی گەشە و زیانگەیاندن لە کاتێک ئەگەر دایکەکە نەخۆش بێ بە تایبەتی سوورێژەی ئەڵمانی زۆر مەترسیدارە ئایدس کۆمەڵی نەخۆشی هەیە ڕێک لە ڕێگەی پەتکە ناوکەوە لە ڕێگەی وێڵاشەوە ڕێک ئەسەوارەکە و ڤایرۆسەکە نەقڵەوێت بۆ مناڵەکە بۆیە ئەو دایکانی با بڵێن سوورێژەی ئەڵمانیان هەیە نابێ حملیان هەبێ ئەوە
ئیشی ئێوەیە جەنابزان و ئێمە وەکو سەرچاوە بەدەستمان گەیشتومە لەولا لە لایەکی ترەوە زەخت و شەکرە و ئەمەی دەرزی ژێر پێسی لێرەکە خوێنی خستە بێتەوانێ کۆمەڵی هۆکارێ ئەشیعی منطقەی حەوزی بگرێ جگەرە خۆر بێ خۆ خوێنی مناڵەکە ناچێت بۆ خوێنی دایکەکە تێکەڵ نابن بەڵام نیکۆتین و قەترانەکە ئەو مەوادانەی دەرمان و حەپو دەرمانە ئەگوێزێتەوە بە مناڵەکە کەواتە کۆمەڵێک هۆکار هەیە پەیوەندی بە فتری حملەوە هەیە ئەمە بێ ڕۆڵمان هەبێ بۆ شیاکردن دایک و باوکو ئاگیان ئاڕێچەکەیان ئەگەر ئاڕێچەکە خۆ دەزانی جەناب دەزانی ینی بە تایبەتی و حاڵەتی خەتەرە کە ئاڕێچەکەی باوک زائید بێ و ینی ئەو مادەی لە خوێنێنەوی دایکەکە نەبێت ئەویش ئۆتۆماتیکیان مناڵەکە کە ئاڕێچەکەی لە باوکیەوە وەرگر مادەی ئەنتیجین دروستەکە ڕێک نەخڵێ بۆ دایکە دایکەکە ئەنتیبۆدی دروستەکە هەروە ئەنتیبۆدیەکانی دایکەکە زیاد بوو یەتەوە بۆ ناو مناڵەکە دەستەکە بە تێکشانی خڕۆکە سوورەکانی ئەوە بێتە هۆی بیرکۆڵی ئەوە بێتە دواکەوتنی گەشە هەندێکی علاقەی بە کاتی لە دایک بوونەوە هەیە باش تۆ پێش لە دایک بوون تۆ چونکە بەڕاستی زۆر هێواشم لە فێربوونە و بینەرەکانیشم زۆر هێواشن لە فێربوونە ببوورە لە مەسەلەی پێش دووگیانی ئەسە باسی دووگیانی زۆر باوەڕدی کردەوە چونکە مەسەلەی پرسیاری خواردنیشم ماوە دکتۆر بە شێوەیەکی گشتیمە گۆرانێکە لە کۆمەلگای کوردیا زۆر بە ئامۆزاجیان تۆ باڵابەرزی ئامۆزاجیان تۆ بەون فەرزی پێش ئەم بڕگەیە زۆر دژی زەواجی خزم بووی کەواتە ئێستا تۆ بەرامبەر بە گۆرانی ئامۆزاجیانی ژەوەستیت و ئامۆزا بە کەس فەرز نیە و باشترە کە خەڵک لەگەڵ بێگانەیە هاوسەرگیری بکات قورئان نییە ئەمە من دامناوە فەرزە بەس فەرز نییە باش کەواتە ئەسڵ فەرزە نەیهێنی فەرزە نەیهێنی لە ناحیە علمیە بەڵێ دکتۆر جان ئێمە بەس لەو بۆ ئەو بنەماڵانە ئاڕێ خۆ زۆر کەسێک خزم و کەس یەکتری ناو کێشەی نییە چکە بنەماڵەکەیانە خەلل نییە جینات نیە بەس ێواکەین کە تۆ بینی ئۆتیزمێکتانەیە ئەتۆ ئەین داون سیندرۆمێکتانەیە بیرکۆڵێکتانەیە مەیکە هاوسەرگیری ئامۆزا و پورزا و خاڵۆزا هەر ئیتر خۆ دەزانین لەسەرەوە کە هات نەقڵە بێ بەڵێ نەخڵە بێ باشە ئەمە بەنسبەت مەسەلەی زەواجەکە کە باشتر لەگەڵ خزمە هاوسەرگیری نەکە ئەگەر لە بەرە بابەکە هەبێ ئەگەر لە بەرە بابەکە هەبێ ئەگەریش نەبێت هیچ کێشە نەبێت کێشەمان نییە باشە ئەوە لە نەخۆشی ترای من ڕێی ترمان هەیە بەڵام مادەم لە مەسەری بیرکۆڵە جەنابەتەوە ڕاتە ڕێزی و ڕایەگرین لە کاتی دووگیانیە باسمان لەو هۆکارانە کرد کە باست کرد تەمان جگەرە کێشان باست کرد ئێستا بڕێک لە خاڵمان جگەرە ناکێشن نێرگە لا هاکێشن نێرگەش دەڕووی خراپتر ئێمە وەکزانستی پزیشکی ئەزانین کە هەر نێرگەلێک بەشی 5 پاکە جگەرەیانی 100 جگەرە ئاکاگایی کێشیت ئەکرێ خانمێک کە پێش دووگیانیش نێرگە لە کێش بێ سبەینە لە کاتی دووگیانەکە مناڵەکەی بیرکۆڵ دەرچێ نابێتەوە بیرکۆڵی جگەری کێشان و ئەوانە بەس گەشەی دواکەوێ یەکە گەشەی دواکەوت ئاخر گەشەی دواکەوتەوە بەسم چێ گەشەی دواکەوتوە کە ئێمە باسی ئەو جگەر نیکۆتین قەترا ناکەن یعنی لە ناحی سەحیەوە ئیشی ئێوەیە وەکو وایە مناڵەکە جگەرە کێشە کە یەکێن ئەم مادەی نیکۆتینۆڵە 3000 مادەی تایە یەکێ خراپترینیان نیکۆتین و قەترانەکە کەواتە مناڵەکە کە لەدایکە بێت تووشی تەنگە نەفەسیە بێ تووشی ڕەبۆ ئەبێت تووشی کێشەی تربێت ئەو ڕەبۆ و ئەو تەنگە نەفەسیە ئەو نەخۆشی سنگانە ناڕاستە و خۆ ئەبێت هۆی ئەوەی لە مەکتەب دواکەوێت لە خوێندن دواکەوێت خەریکی خەسەخانە و دەرمان و ئەمانە بێت بەڵام لەو مەترسیدارتر لەوانە چیەکان تۆجان کە مەسەلەی ئەوەی باسی ئاڕێچەکەمان کرد مەسەلەی ئەوەی منطقی حەوزە خواردن ئەبێتەوەی بیرکۆڵی دکتۆر جان باسی دووگیانی بۆ اینجا دوای دووجانێ بەڵێ دکتۆر جان خۆ دەزانی مناڵ خواردن ناخوا خواردنی لەکوێوە بۆچێ غێر لە ڕێگەی خوێنەوە دایکی بۆیە نێرێن باش ئەگەر دایکەکە خۆی بەدخۆراک و مناڵەکەشی بەدخۆراک دەرەچێت ئێستا بڕۆڕەوانی ئەحسایی وەرگێن لە خەستەخانە دوای 1992 کە گرانی دروست بوو کە نەمانەتوانی دایکێکی دووجان گۆشتی بێنی هێلکەی بینە و شیری بێنە زۆری مناڵەکان لە دایک کە بوو بچوو بوون وەزنیان بچوو بوو کە تۆ وەزنە بچوویان نەبەکان بوون حومانی هۆژمانی اینجا زۆری ئەو مناڵان تووشی بیرکۆڵێ بن تووشی شەلل دەماغە بن لەوانیان کە بە حومانی لە دایکە من کێشە بە تەواتی گەشەی نەکردەوە کە ئێمە کێشەیەکمان چیە ئێمە سەقافە ڕۆشنبیری خواردنمان نیە ئەمانە بێت جیاوازی بکەن لە بینی بڕی خواردنەکە لە بینی جۆری خواردنەکە هیواه یەک منجڵ تەماتە سوورەکات و پەتات سوورەکات ئەو من خواردووە یەقەیەمەوە کاکە ئەمە هەموو شتێکی تیانی پەتاتیا تەماتە تۆ وەرە ڕوبعێکی ئەوە بخۆ بەڵام با هێلکێ بێت تۆ زێ ماز بێت تۆ زێ گۆشت بێت تەنەوع بێت چێ خۆ دەزانی جەنابتان لەو بوارەیان ئێمە جسمی مناڵەکە پێویستی بەکاربۆهیدراتە پرۆتیناتە چەوریە ویتە ئەمە لە یەک شتان نییە بۆیە بێمە دایک و باوکان وشارکەینەوە بڵێن جۆری خواردنەکە گرنگە با کەمیش بێت نەک نەوعیەتەکەی کە زۆر بێت ئەمانە بەداخۆن دایک و باوکێ ڕەزیلیەکەن من هەموو جارێڵە ئەڵم لە عایدێکی فەقیری ئیمکانیەت نییە کە ئافرەتەکە و حامل بڕۆ قەرزی بۆ بکە $1000 بۆ قەرزکە بۆ نمونە $900 بۆ قەرزکە هەموو مانگی وەرەقەیشی بۆ بخواردن ئەو کاتە مناڵێک لە دایکە بێ گەشەی مێشکی تەواوە جسمی تەواوە بەقەی 10,000 دەفتەر قازانجی لێقی بەڵام ئەگەر ئەو $900 و سەرف نەکرد مانگی وەرەقەیەکە بۆ نەیە بخواردن بۆ نمونە ئەو کاتە مناڵێکی بیرکۆڵ بوو بە هەزاران دەفتەر چاک نابێت بێ هەتا بەدەستی مناڵین باشە اینجا لە مەسەلەی خواردنە من زۆر حەزەکەم هەر باسی وڵاتی خۆمان بکەین جەناب خەڵکی قەرەچەتانی کە ئەکەوێتە سەرڕێگەی دووکان دە سلێمانی و لە ئاڕۆی
من خەڵکی ئەو گەرمیانم بەڵام لە کوردستانە هەورامەکان زۆر بە زیرێکی بەناوبانگن هەر بەمە بەست لەوێدانە لە بەردەستی توکە خۆشی لە گوێزە یانەگە تۆ لە حەزە بکەی بس زەبت لە کاکڵی گوێزە باشە اینجا دوێنێ شەرەکە دکتۆریشی مێشک و دەماری شابووین قسەیشی هاوڕێیانەمانە کرد بەیەکەوە با هەڵەشێت کێشەمانی ئەوە باشتریش کرایەوە باسی لەوا کردەویت فعلەن گوێز بۆ مێشک باشە یەکێک لەو هۆکارانی کە هەورامەکان لە وڵاتی ئەمە زیرەکەن جگەلەوەی کە کەش و هەوا و ژینگەکان هەموو سەوزایی و هەمووی دڵکاتەوە و تاکۆتاییەکەی ناکری هۆکارەکەی بکە هەورامی لەگەڵ گوێز و هەنگوینە بینیان زۆرە والله پێویستی بە توێژینەوەی زانستی بە شێوەیەکی گشتی وەکو منطق ئەتوانی سنتاجی گوێز دەوڵەمەە بە مەگنیسیۆمیش خواردنی مێشک و خواردنی دەمارەخانەکانە لەگەڵتان ڕاستە ئێستا زۆربەی هەورامیەکان کۆلێژی پزیشکی و ئەندازیاری و بەتوانە و لیهاو داهێنەرن ئەمە ئینکاری ناکرێت بەڵام ئایا بەس بۆ گوێزەکە ئەگەڕێتەوە هۆکاری تر و پێویستی بە توێژینەوەی زانست بەس منطقیەن کە سەیرەکەی ئەوە بەس ئێمە هیواداری ئینشەڵڵا ئەو زیرێکیان بەهۆی گوێزە بۆ خێری کوردستان بەکاری بێنن ئینشاءڵڵا بۆ نەوت و بەزم و ڕەزمەکە و فۆکێت و ئێمە لە بواری پزیشکی سوودمان زۆر ببینیوە اینجا ئەوەی خواردن بەڵێ تۆ هەموو شتێک پێویستە مێشک جەنابە دەزانی پێویستی بە کۆمەڵێک مەواتێ تا دروست بە خۆی مادەیە ئەبێ لە مادە دروست باشە جا ئەو مادەیە و مێشکە چەند پتە بێ چەند خانەکانی یعنی ئێستا علمیان کە توێژینەوەکانە خوێنیتەوە ئەڵێن نزیکەی 100 ملیارد دەمارەخانە لە مێشکمانە هەیە اینجا ئەوە بە چی دروستەوێت دەمارەخانەکان تۆ لە حەزە هاتووە بڕۆ لە یوتیوب بەتوانین جەناب شار زایت و پسپۆری خۆتا مێشکی کەسێ بێنە کە دایکەکەی خواردنی خراپە بەدخۆراک وەسو و تەغزیەوە بەراوردی کە بە مێشکی مناڵێکی تر کە دای بڕۆ بێزین چەند گەورە قەبارەی مێشکیان فەرقی هەیە پێکاتەکەی فەرقی بەڵێ جا لەبەرەوە بێ ئەم دایک و باوکانە لە فترەی حەملە خاستن هەموو هاوکاریەکەم ئافرەتە دووجانە بکەن باشتری خواردنی بنێ باشە جا دکتۆر ئێمە لە پێش حەملەوە پیا هاتین بۆی کە خەڵک باشترە لەگەڵ خزمی خۆیان هاوسەرگیری نەکات لە ڕۆژ پزیشکێکەوە باشترە اینجا لە کاتی دووجانیە کە ئاگای لە خواردنی بێوزگەرە نەکێشەوە ئەلکۆهۆل بەکار نەهێنێت و تەبان ئەگەر پێشگەری کێشە لە ماڵ ئەزانین لە سین بەهەڵەیان نەچوو بێتن لە سەرچاوی خوێن مەڵی یەکەم وڵاتە کە مناڵ لە دایکە بە عمری ساڵێکی بۆ نووسن حسابی ئەو نۆمانگ و ڕۆژە لای ئێمە کە لە دایکە بەڵێ عمری یەک ڕۆژە بڵێن ئەمڕۆ بڵێن حوتی هەشتی دوانزەیە ئەڵێن تەمەنی یەک ڕۆژە یعنی زەڕ بێ بەو نۆمانگ و ڕۆژە هێنین ئەگەرشەیەکی بە لە قەزا و قەدەر بۆ ویراسی بۆ نازە لە کاتێک ئەو نۆمانگ و ڕۆژە وای بۆ کردی تۆ ئیهمالێک کردووە باسی بابەتەکانی دووجانیمان کرد لە لەدایکبوونی مناڵیشە کە گرنگترین شت وابزان بە سەدان جاران پامن بێوتووە 6 مانگی یەکەم تەنیا و تەنیا شیری دایک بەڵامە بێ ئاگامان لە خواردنی دایک بێ هەم لە ماوەی دووجانی و هەم لە ماوەی شیردانی سروشتیە هیچ شیرێکیش لە دنیاە بە نیوەی شیری مەمکی دایک سوود بە مناڵەکەت ناگەێنی هەر شیرێکی قوتوبیە مناڵی بڵێ دایک نەچێ ئەم معمەلە خوایاویەتی خۆ دەزانی یەکەم جار هەر ئەسڵن بەپێ عمری مناڵەکە لە دوای لە دایک بوون ژەکی پێڵەن خستە هیچ معمەلی نیوە دروستکە مەناعیتیاچی و ئیشی خۆتانە بەڵام بەداخەوە هەندێک دایکەیە چۆن خەریکی لێ و دەمولوتێتی خەریکی جسمیشێتی من ئافرەت تۆتە شیری خۆی نەیاوەتە شیری شەوە ئەڵە وڵا جسم تێگەچە جا بۆ شو کردووە ئەبێ ئێمەش لەسەروانشکە دایکێکە تۆ ئەم معمەلە خوایاوێتە بۆ لی بێ بەشەکەی لە مناڵەوە بەڵێ اینجا دکتۆر بۆی کە خەڵک مەسەلەکەی زۆر لەلا قورس نەبێرە مەسەلەی خواردنەوەی کە ئێمە تا ئێستا هەرێزانین و هەر پامی ڕەخراوی تەندروستی جیهانیشە ڕۆژانە 5 پارچەی جیاواز سەوزە و میوە بخۆ وا باشترە کە ڕەنگا و ڕنگ بێ سەوزە و میوەکەی خۆتانە عفو حەدم نییە بۆی کە خەڵک مەسەلەکەی زۆر لەلا قورس نەبێن مەسەلەی خواردن و زیرەشی مناڵەکانی ڕۆژی 5 پارچەی جیاواز سەوزە و میوە سەوزە و میوەکان با ڕەنگا و ڕنگ بن بۆی کە بڵین کانزای جیاواز و ڤیتامینی جیاواز وەربگرێ ڕۆژانە چنگێک چرەسات بۆیتە چرەساتەکە لە گوڵۆ بڕۆژەوە بەرەو فستق و بەرەو جۆز و بەرەو هەتاوکو کۆتاکەی بەڵاوکو باسمان کرد و هەروەها لە پرۆتینەکان سوود وەرگرێت جای پرۆتینی نەباتی بێکو نیسک و نۆک و پاقلە و فاسۆلیا و هەروەها بەزاریە خود پرۆتینی ئاژەڵی بێ لە گۆشتی مریشک و گۆشتی ئاژەڵ و گۆشتی ماسی و هێلکەش کە لە هەمان کاتا چەوری پرۆتینیشی تایە ئەل لەم شتە ئاسانانە زیاتر هیچی تر هەیە خەڵک بچە مەڵتی ڤیتامین بکڕێت و تا کۆتایەکەی هەرم شتە ئاسانانە خۆ جەنابتان ئێوە دکتۆر ئەنجاری وایە من خەڵک بۆ لامان ئەڵێ ئەمە مەسەلەن بۆ نمونە ئۆمیگا سریان بۆ جەنابتانزانن ئەوە ڕۆنی ماسیە جاڵم ئەگەر مناڵەکە خۆی ماسیەکە بخوات چەگە من ئیشی دکتۆر تەداخل ناکەم پێوتوجا بەڵام من منطق من ئەگەر مناڵەکەم خۆی ماسی بخوا بچم دروستکراوەکەی بۆ بێنم یا تەبیعیەکە بۆ بێنم ئەگەر نەشی خوا ئەوە بیێنێ و تەواو باسیشتر بەڵام بە شێشی گشتی هەرەوەی کە هەیە و یعنی بۆ نەپێز ناکە خەڵک قەیما بخوا بۆی کە زیرەک دەرچێ پرسیاری کۆتاییم دکتۆر کەریم هەمووانی کە لە دەربارەی خواردنە باسمان کرد کاتی خۆی تۆ لەوانەیە هەر لە لادەیە گەورە بوو بێتی
من لە سێمای لەدایک لە چەمەنە 5 ساڵ چوومەتەوە لە ابتیدایی لێ بووم بەڵێ کەواتە لە گرنگترین چۆمان هەیە لەگەڵیان لە گرنگتر تەمەنەکانی ژیانتە لە لادێ گەورە بووی دایکت نە هیچی لەبەردەسا بۆ نە حەبی ئۆمیگا 3 لەبەردەسا بۆ ماشەڵڵا ئێستا پرۆفیسۆریش نەماسی هەبوو چیڵێ لەسەر خواردنی لادێکی بە خەڵکە یانی خواردنی لادێ مەسەن بۆ نمونە کە تۆ هێلکە دەخوار قوربانجان هێلکەکەی تەبیعی بوو هی ئەو مریشکە بوو ئەو مریشکە هەمووی لە سروشتەوە ئەیهێنا باشە ئێستا هێلکەکە دەواجنە هی مریشکێکە مریشکەکە هەمووی بەز و پرۆتینمان ناوەتە ینی بزانە فەرقەکەیەوە لێمە باشتر دەزانجێ لەوێ ئۆکسسیجینێکە هەڵە مژی ئەگەر لە 100 ئۆکسسیجین نەبووە هەواگەی لە سڵانەوە هەم بوو ئێستا بڕۆ لەسەر ئەزمر و گۆیزە و سەی سلێمانی کە یەکە منگە تەبقە پیسی لەسەر مۆلیدەکە لە تەنیشتە سەدان سیارە ئەڕۆی بێ لوتە بگری دووکە لێنە ئۆکسسیجینەکەش تەبانەمانە هەمووی بووە تۆ جەنابە دەزانی مێشک لە 100 تا 2 جسمە یعنی ئەگەر من 100 کیلۆ بم 2 کیلۆ مێشکم بەڵام لە 100 تا 20 بۆ 25 تاقە و خواردن ئۆکسسیجینی جسم سەرفەکەات مێشک بەوە حتا بۆوانی ئۆتیزمیشی لە چارەسەرەکان من لە ئوردن بینیم عیلاج بە ئۆکسسیجینە یعنی ئەوانە ئۆکسسیجینی تەواو بۆ مێشکیان ناچێت لەوێ ئۆکسسیجین پاک بوو کاکە خواردنەکە ئەو خوارد هی مەڕوو ئاژەڵ هەمووی پاک بوو ماستەکە ئەو خوارد ئەنواع شتیان نەبوو ماستەکە ماستێکی پاک بوو شیرێکی پاک بوو شیری قوتو هەر نەبوو هەمووی شتەکان سروشتی بوو میوەکان ئەو خوارد زین چەند بەتان بوو میوەکان هەمووی ئێستا هەمووی بە پرۆتین و بە مەوادی کیمیایی تاەن ئەمە چۆن تەسیل لە دایکی دووجان ناکای بۆم هەموو نەخۆشی ئۆتیزم و دەردەپەیابە تاەن لە لادێ ئەگەر ئەو لادەی جاران ئێساش خەریکەکەن بەشار وەکو جاران لێنە لەوێ هەموو شتەکان سروشتی بوو هەشتێکیش لە سروشتەوە بێتە دەرەوە خێرە بۆ خزمەت ئینسانێتە اینجا دەربارەی و بابەتانە هێشتا ئەوە هەڵەگرین شەڵە بۆ پامی کۆتایی بەرنامەکە و بەسپاسە بۆ جنابی پرۆفیسۆر دکتۆر کەریم شەریف قەراچەتانی کە میوانمان بوو ماشەڵڵای لێبێ ئەوەندە پڕ لە زانیاریە من حەزەکەم ئەم بەرنامەیە لە باتی کاژمێرێک کاژمێر بێت چونکە حەزەکەم وەک ئیسفەنج بنیشمە سەر دکتۆر و زانیارەکانی هەڵمژم بۆی کە لە خزمەتی ئێوە بەکاری بێنین بەڵام ئینشاڵڵا لە بەرنامەتیش ئەگەر ڕوخسەتە بێ لە خزمەتی بین و میوانناریەکەین لە کۆتای بەرنامەکە باسەواکەین کە چۆن پلاندا بنین بۆی کە مناڵێکمان هەبێت لە پاش ئیرادەی خوا کە مناڵێک بێت ئاستی زیرێکی باش بێت و دڵنیاشم خوا پێ خۆشنێکە مناڵی کەس دەبنگ بێ ڤیددیۆیش دەبین لەوانی مناڵپارێز و ئینۆ خزمەتان. ڕاهێنانی ژمارەکان ئەەکەم لەگەڵ یەکێک لە مناڵەکان بۆ ئێوەش بتوانن لە ماڵەکانی خۆتان لەگەڵ مناڵەکانی خۆتان ڕاهێنانەکان لە ڕاهێنانەکان بەردەوام بن و مناڵەکانتاندا نەبڕێن و بە شێوەیەکی ئاسان بە کەلوپەلێک کە لە هەموو شوێنێک و لە هەموو ماڵێکا بەردەستە ڕاهێنانەکان ئەنجام بدەن لەگەڵ مناڵەکان. من لە ئێستادا ڕاهێنانی ژمارەکان بە سێ ڕێگەی زۆر ئاسان لەگەڵ ئەو منداڵی کە لە لامە ئەنجامی ئەم یەکەمیان تەنها بە ئەندامەکانی جەستەی منداڵەکە خۆی و دووهەمیان کە بەکارێنم میکانۆ یاخود هەر کەلوپەلێکی تر کە لە ماڵەکانتانە هەیە ئەتوانن بەکاری بێنن و سێهەمیان بە ڕێگەی ئەم فایلەوە کە لە هەموو شوێنێکە هەیە ئەتوانین فایلەکە ژمارەکانی لەسەر بنووسین و پاشان ژمارەکان بە تەنیا یەک لەسەر پارچە فایلێک ئەینووسین و ئەیبڕین و ئامادەیەکەین بەم شێوازە. ئەسرت ئەیکوا گوێمان ئەیکوا چاومان لوت ئەیکوا دەمن ئاوە دەمێتی ئافرین ئەیکوا دەستەکانمان ئەی قاچ زۆر باشە ئەدەم ئێستا تۆ پێم بڵێ کوا سەرت کوا چاوت کوا لوت دام گوێەکانمان دەستەکانمان قاچەکانمان بژی ئادەم گیان ئاتی سێرم کە ئێمە چەند دەممان هەیە چەند دەممان هەیە یەک چەند دەممان هەیە کوا دەمت چەند دانەیە چەند دانەیە یەک دەممان هەیە ئەی کوا لوتە کوا لوتە ئەدی دەستخەرە سەر لوتە زۆر باشە ئادەم چەند لوتی هەیە یەک ئادەم چەند لوتی هەیە یەک زۆر باشە ئادەم کە ئەی کوا چاوەکانت چەند چاومان هەیە یەک دوو ئافرین چەند چاومان هەیە دوو جملەی نییە چەند چاومان هەیە دوو ئەدی با بیژمێرین یەک دوو ئەی کوا گوێەکانت چەند گوێمان هەیە بۆم بژمێرە یەک دوو یەک
دوو ڕەدەنگی بەرز بڵێ چەند گوێت هەیە؟ دوو چەند گوێمان هەیە؟ یەک دەست چەند گوێمان هەیە؟ دوو زۆر باشە ئادەمگیان هەستە یەکدەم ئادەم خۆش بێت ئادەمگیان چەندەمان هەیە سێری من کە؟ یەکدەم یەک لوت دوو چەندمان هەیە ئەی گوێیەکانمان دوو گوێشمان هەیە دەربارەی زیرەکی و توانەکانی فێربوون پێویستە ئەوە لێکتری جیا بکەینەوە وەکو نیمەشتنی بەرنامەکەشە بینیتان و لە تاوتوی پرسیارەکان لەگەڵ جەنابی دکتۆر کەریم شەریف قەراچەتانی بینیتان مەرج نییە ئەوانەی کە بە زەحمەت فێرە بن زیرەک نەبن تکا و دووشتە لە یەک جیا بکەنەوە هەمانە خۆی زۆر زیرەکە بەڵام توانای فێربوونی خاوترە لە کەسی تر ئەمە یەک دوو هەنێک کەسمان هەیە ئاستەنگی فێربوونی هەیە لە فێربوونی زمانە بەڵام لە ژمارەیە باشە هەنێکمان هەیە لە ژمارە و لە زمانە باشە بەڵام لە شێوە ئەندازەیەکانە باشە هەنێکمان هەیە لە هەموو ئەمانەیە باش نییە بەڵام لە تشتی پراکتیکیە باشە هەنێکی ترمان هەیە نەخێر لەوانی ترا باشە لە پراکتیکیە خراپە بەمانایەکی تر هەر کەسێک لە ئێمە بە جۆرێک لە جۆرەکان خاوەنی ئاستەنگێکی فێربوونە و ناتوانێت و خەڵکی تر فێر ببێ بەڵام ئەو بەڕێزانەی کە هاوکاری و هەوڵی زیاتریانەوە بۆ فێربوون مانای ئەوە نییە کە فێر نابن و تەمبەڵ و تەوەزەلن وەیەکێک لە شتە گرنگەکان پێویستە ئێمە بتوانین ژینگەیەکی کۆمەڵایەتی و خێزانی لەباریان بۆ پێ بگەێنین ئەم شەپۆلە لە خوێندکار کە ئێستا بە پشتی مناتەیە پەڕن بە جیاوازەکانیانەوە کە ئێوە ڕووی هیچ کەسێکیان نابینن هەر هەمویان توانایی جیاوازیان هەیە لە کوڕان و لە کچانەوە لەوانەیە هەرێکێک لە ئەمانە زۆر لە من زیرەکتر بوو بێ بەڵام ژینگەی کۆمەڵایەتی و ئابووری و خێزانی و کۆمەڵایەتی لەباری بۆ نەگونجاوێت و لەوانەشە من دە زۆرێک لەوانە زیرەکتر بم و ژینگەکە وای کرد بێ کە ئێستا من ئەم کارە بکەم بەڵام داهاتووی ئەمانە دەکرێت لە داهاتووی من و داهاتووی ئێوەش ڕۆشنتر و باشتر بێت بەمەرجێک ئێمە بتوانین پشتگیری کۆمەڵایەتی و خێزانی لەباریان بۆ دروست بکەین یەکێک لە گرنگترین شتەکان بۆی کە مناڵەکانمان زیرەک دەرچن و توانای فێربوونیان باش بێ ئەوەیە یەک هاوسەرگیری لەگەڵ خزمەکانی خۆمانە ئەنجام نەدەین باشترین شت بۆ پاراستنی مناڵەکانمان لە دەیان و سەدان و هەزاران نەخۆشی ئەوەیە کە کوڕان و کچان لەناو هەمان خێزانە هاوسەرگیری نەکەن بەڵکو هاوسەرگیری بێگانە بکەن وەک هەموو شتانەزان لە کۆمەڵگەی ئێمە تاکو ئێستش عادەتەکەمان هاوسەرگیری بکەین پرسیارەکەیم بزانین ئەو خێزانە هیچ کەسێکی نەخۆش یاخود تشتی شتیان تایەتیانە نییە ئەمەشمانیاوە نیە کە خێزانێک کەسێکیوان هەبوو هیچ کەسێک نەژنیان باتن نەژنیان لێبێنێ بەڵکو و باشتراوانی کە بۆ خۆیان کەسێکی بیرکۆڵ یاخود نەخۆشیشتر لە خێزانەکانە هەیە لە ناو یەکتری هاوسەرگیری نەکەن بۆی ئەگەری دروستبوون نەخۆشیەکە لە داهاتوە کەمتر بێتەوە یەک دوو لە کاتی هاوسەرگیریات تکایە کە مناڵتانەوە بە پلان مناڵتان بێ بە پلان مناڵبوون ئەوەیە کە تۆ لەوە پێش پرس بە پزیشکێکی پسپۆڕی ژنان و مناڵبوونەکەیت و هەندێک تاواکەری خۆراکی وەرەگری تاواکەرە خۆراکیەکانی ژواکات کە ڕەحمی خانمەکە خوێنی خانمەکە و هێلکەدانی خانمەکە ئامادە بێ بۆ وەرگرتی مناڵ و هەندێکیش تاواکەری خۆراکی هەیە بۆ پیاوان کە ئەوانی ژواکات تۆواوی پیاوەکە و جۆری سپێرمەکەی کە فڕی ئەدات باشتر بێت کواڵیتیەکەی ئەوەتان لەبیر بێ ئەو سپێرمەی کە ئەمڕۆ پیاو بەکاری هێنێت لە کردداری مناڵ دروستکردن و جووتبوونە پێش 2 مانگ دروست بووە لەبەرێ ماڵین 3 مانگ پێشەوە پێویستە ژن و مێرد دەستکەن بە خۆئامادەکردن بۆ دروستکردنی مناڵ جگە لەوەش پێویستە هەر هەمومان ڕۆژانە 5 پارچەی جیاواز سەوزە و میوە بخۆین بەڵام سەوزە و میوەکان ڕەنگا و ڕنگ بێ و هەر پارچەی بەقەر مشتێ بێ چونکە ئەمانە کانزا و ڤیتامینی گرنگ بە لەشی مرۆڤدا و بە تایبەتی ڤیتامینەکان و ڤیتامینەکانیش ئەوانن کە لەشی مرۆڤ ڕێک ئەخەن جگە لەوەش ڕۆژانە چنگێک چەرە سات دەکاکرێ جۆز فستق باەم گڵۆبە ڕۆژە عەلیبابا هەر شتێ بێت کە لەبەردەستا بێت ئەوەش دووبارە توانای مێشکی مرۆڤ باشترەکە اینجا یەکێکتر لە شتە گرنگەکان ئەم هاواکراوە خۆشەیە هەڵمژینی ئۆکسجینی پاکی دار و درەختە کە پێویستەکە ئێمە بەلای کەمەوە لە هەفتەیەکە 5 ڕۆژ لە ڕۆژەکە نیو کاژمێر وەرزش بکەین بەڵام وەرزشەکە لە ناو سروشتێکی کراوە و هەوایەکی کراوە بێ بۆی کە ئۆکسجینی باشتر هەڵمژین و تەکنیک و کردداری هەناسەدانی قوڵمان هەبێت ئەم هەناسەدانی قوڵە جگەرەوەی کە بۆ تەکڕای دەستمان لەش و جەستەمان باشە مێشکیشمان گەورەترەکە تکایە کە مناڵتانە بێ ئەو نەمەڵەن ناوێنە دەرەوە با سەرمای نەبێ کە مناڵمان هەبوو سەرماشێ بێ گەرماشێ بێ نەخۆشیشەکەوێ بەڵام هەڵمژینی ئەم ئۆکسجینە پاکە خودداییە جوانە واکا کە مێشکی مناڵەکانمان گەورەتر و باشتر و توانای فێربوون و زیرەکیشی باشتر بێ هەر دەربارەی مێشک خوددایار بێ ئەڵلقەی داهاتووی چارە تایبەت دەبێت بە ئەو بەڕێزانەی کە ئفلیجی مێشکیان هەیە خودەوەی کە پێی دەوترێت شەلە دەماغ لە ناو خەڵکە بۆی کە بزانین ئەمانە چین و چۆن و ئایا کەسێک کە شەل دەماخی هەبوو
ناتوانێت فێر بێ هەتا ئەو کاتە هیوادارم هەرگیز پێویستان بە پزیشک و نەخۆشخانە و دەرمان نەبێ ڕێز و حرمەتی ئامادەکار و پێشکەشکاری بەرنامە و تەواوی ستافی هونەری و ئیداری دەستگای میدیایی کورسات قبول فەرن و بیریشتان بێ ئەگەر لە مناڵیەوە بە مناڵەکانتان بڵێن تەممەڵ و دەبنگ کە گەورە بوون تەممەڵ و دەبنگ دەرەچن ئەگەر بە مناڵەکانتان بڵێن زیرەک و چست و چالاک و لێ هاتوو کە گەورە بوون چست و چالاک و زیرەک و لێ هاتوو دەرەچن چونکە مرۆڤ دەرهاویشتە و بەرهەمی ژینگەکەیەتی و تکایە با ژینگەیشی لەوار بۆ مناڵەکانمان بخۆڵکەنین شەو شەوگارتان شاد خواتان لەگەڵ